دەستپێکی ئەم بەرنامەیە باسی بەرهەمێکی خۆراکی گرنگ دەکەم کە ڕەنگە لە ماڵەکانی هەر یەکێکمانە بوونی هەبێت. ئەویش بەرهەمی خوێیە، شێوازی بەرهەمهێنانی جۆرەکانی چین لە هەرێمی کوردستاندا. دەمەوێت لە بەرنامەی ئەم جارەدا باز لە بەرهەمهێنانی خوێ بکەم لە هەرێمی کوردستان. ئەگەر بە شێوەیەکی گشتی پێتان بڵێم 3 کارگەی بەرهەمهێنانی خوێ هەیە لە هەرێمی کوردستاندا و زیاتر لە 10 کارگەی لە کیزنانی بەرهەمەکانی خوێش بوونی هەیە. شێوازی بەرهەمهێنان و پاکێزکردن و هەناردەکردنی بۆ بازاڕەکان چۆنە؟ چۆن هاوڵاتیان خوێیەکی باش لە خوێیەکی بێکوالەتی جیا بکەنەوە؟ چونکە بە شێوەیەکی گشتی 2 جۆر خوێمان هەیە، خوێ کە بۆ بەرهەمە خۆراکیەکان بەکاردێنێ و خوێیەکیش لە بەرهەمی پیشەسازیدا بەکاردێنێ. ئەم بەرهەمە خۆراکیە بە شێوەیەکی گشتی لە سەرانسەری جیهاندا تا دێ بازرگانیکردن پێوەی ڕوو لە زیادبوون دەکات. ئەگەر بەداتا پێتان بڵێم تەنها لە ساڵی 2024 بازرگانیکردن بەخوێ بە هەموو جۆرەکانیەوە زیاتر بووە لە 45 ملیار دۆلار. بە پێی پێشبینیەکان تا ساڵی 2028 بازرگانیکردنی ئەم بەرهەمە خۆراکە بۆ 61 ملیار دۆلار بەرز دەبێتەوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا و لە گەورەترین کارخانەی بەرهەمهێنانی خوێ لە هەولێری پایتەختەوە بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم. بەرهەمهێنانی خوێ لە کارگەکانی هەرێمی کوردستان چۆنە؟ لەگەڵ خاوەنی یەکێک لە کارگەکان باز لە شێوازی بەرهەمهێنان و جۆری خوێکان و ڕەوشی کارگەکان بە شێوەیەکی گشتی دەکەم و پاڵپشتەکانی حکومات بۆ بەرهەمە ناوخۆیەکان چۆنە؟ سەرەتا بە لەم خوێنەی کە لە بەردەمی ئێمەوە دەست پێ بکەم، ئەمانە لە کارگەکەی جەنابتان بەرهەم دەهێنرێت یاخود تەنها لە کیستان ناو دەیفرۆشن لە بازاڕەکە؟ ئەمە ئەو بەرهەمانەی کە دەبینن هەمووی بەرهەمی خۆمانە کە لە کارگەکەی خۆمان بەرهەم دێنین، چونکە لەبەرەوەی دوونەوە معمەل هەیە، کارخانە هەیە، کارخانە هەیە بەرهەمهێنە، کارخانە هەیە بەس لە چیزکردنە. شێوازی بەرهەمهێنانەکەی چۆنە؟ پرۆسەکەی چۆنە؟ بیدایەت ئەو خوێ لە بۆمان دێتن، ئەو خوێ لە دەریاچەی سەماوە بەسرا لە بۆمان دێت لە جنوبی عێراق، زۆر زاری بەشێکی کەمیش لە ئیران لە بۆمان دێت. جاروێ مەسەلەن مناسەبات دەبێ زروفی سیاسی عێراقتەوە ناچار دەبین کە لە ئێران بینین بە گرانتر بینین و لە چیسی بکەین. ئەو خوێ دێ لە بەسڕا و لە سەماوە دێ، خوێی دەریاییە کە خوێیەکە 199 خولوسیەکەی خوێە. توانای بەرهەمهێنانی کارگەکەی ئێوە چۆنە؟ کوالێتەکەی چۆنە و ئامێرانی بەکاری دێنن بۆ بەرهەمهێنانی ئەم خوێ چۆنە؟ بەڵێ ئەمە ڕۆژانە توانای بەرهەمهێنانمان لەخوا بەزای ئێستا کردمانە دووخە، چکە تەوزیعی هەموو عێراق دەکەین، هەموو عێراق تەوفیر دەکەین. ڕۆژانە تقریبان 150 تەن بەرهەمی خۆراکیە، نزیکەی 90 تەن هەتا 100 تەن بەرهەمی پیشەسازیە. وەیەکانیمە کە پیشەسازی 2 جۆر بەکاردێتە. پیشەسازی هەیە لە بۆ مەسەڵەن چێلگەنەوتەکان لە بۆ ڕێگاوبان لە بۆ ئەوانە کە بەکاردێنین، ڕۆژانە دەتوانێت تا 250 تەن بەرهەم بێنین و تاجەکانمان بدەینە ئەو شەریکاتانە. وە پیشەسازیت کەشەیە کە وەکو بەروبوومی ئاژەڵی کە نابێوەدی تێدابی، ئەوی شەر دەست کە سەر ئاستی پیشەسازی کەوا لە بۆ پەنیر نابێوەدی تێدابێ، لە بۆ تورشیات نابی تێدابیت و زۆربەی زۆریش بەرهەمەکانمان خۆراکیە. باشە، ڕەنگە لای هاوڵاتیان کە چووکە خوێ دەبێت لە هەموو ماڵەکبوونی هەیە بۆ بەرهەم بۆ خواردن بەکاردەهێنرێت. چەند جۆری هەیە بۆ خواردن؟ چۆنی بەرهەمی دەهێننەوە؟ بۆ خواردن زۆربەی زۆری ماڵەکان ئێستا 2 جۆرە خوێ بەکاردێت. خوێ هەیە لە ناو خێدان دەکرێتن لە بۆ میوەزات و ئەو شتانە بەکاردێت. خوێ چێشتیش جودایە، بەس لە هەمان کاتدا ئەو خوێ ئێمە کە بەرهەم دێنین کە یۆدی لێ دەدەین، 2 جۆرە یۆت هەیە. یۆت هەیە کەی ئایە، یۆت هەیە کەی ئای ئۆتریە. کەی ئای ئۆتریەکە لەگەر گەرمی و لە ناو منجەڵ و کە ئاگری لێ دەدە و لە ناو ئاوی گەرم دەبی تاسیل لە یۆدەکەی ناکە و دەکە کە هاوڵاتی ئیسفادەی لێ بکە. بەڵام یۆدەکەی تر کە کەی ئایە ئەوە یۆدەچی سادەیە بە ساردیە، یعنی تەنها ئەوە لە بۆ خێدان و لە بۆ میوەزات و ئەو شتانە بەکاردێتن. هیچ جۆرێکی خوێ هەیە کە ئێوە بەرهەمی بهێنن لە ئاستی عێراق نەتوانێت ئەو بەرهەمە بهێنرێت؟ بەڵێ، ئێستا منەوە 2 ساڵە، یعنی خۆشبەختانە لە فەزلی خوای بەزیاد بی 2 ساڵە حەولی خوێیەک دەدەین کە لە بۆ تەسفیە ئاو بەکاردەینە.
پێشتر لە وڵاتانی دەرەوە دەهات تەنی زۆر گران بوو هەتا 600 دلار بوو ئێستا نەکە ئەمنەوە 2 ساڵە خەریکم مەچینەکانم کڕیە هێناومە ئێستا کە خوێی تابلێتی پێدەرێن لە بۆ تەسفیەی ئاو لە بۆ تەسفیە ئاو بەکاردێتن وەکو ئەو خوێیە کە دیارە ئێستانەکە ئەوە لە عێراق تەنها من هەما کە بە کوالێتی زۆر بەرزە کە ئەوە لە بۆ تەسفیەی ئاو و معمەل دەرمانەکان و معمەل ئاوەکان هەتا ئێستا بۆ ماڵەکانیش دادنێن ماڵەکان لە پشتن چی سوفتوێری دادنێن کەوا ئەوە دێتە ناوی ئێستاەکەتاندا بەڵاندوە ئەمە نرخمان دابەزاندووە ئەو خێ ئێستانەکە ئەمە بە 250 دلار دەدەین پێشتر بە 600 دلار بووە ئێمە وەزمەکمان لە ئیرانی ناوەکو بە هەمازێتیش باشتر بە کوالێتی زۆر باشتریش هێناومانە ئێستا ئەمە بە 250 دلار زۆر جار گلەی ئەوە شێ لەسەر خوێڵێ هەندێک خوێی پیشەسازی هەیە بۆ خواردن بەکاری دێنن لە کارگەکان ئەمە چۆن ئەگەر بەڕێستان شارەزایتان کارەکەت زۆر جوانە ئێستا بەداخەوە یعنی ماوەیەکە ئەوە چەند ساڵە مەسەلەن نەوە خوێیەک دێ لە شەرنی هەر لە کوردستان بە کوردستاندا دێ لە بۆ مووسڵ دەڕوە لە بۆ کەرکک دەڕوە خوێ پیشەسازیان دەینە ئەو خوێ پیشەسازیە خوێکی سنجیە شاخە لە شاری گرمسار و ئەوانە هەیە لە ئیران بە دقاق و بە قومبەلەی سەوتی دەتەقینەوە و وردی دەکەن وەکو خوێ عینەن خوێ سەیری دەکەی سپیە جوانە بەڵام لە هەمان کاتدا کاربۆنات کالیسیۆم تێدا و چەند ئەمەوات کیمیاوی تری تێدایە کە شیاونیە لە بۆ خۆراکی مرۆڤ بەڵام ئێستا خۆشبەختانە وەزارەتی سناعە و وەزارەتی تەندروستی و لێژنەچیان پێکینە بە پاڵپشی ئاسایش و یعنی ئەو لۆزنە خۆشبەختانە ئێستانەکە حەلەچیان دیتیتەوە هەر خوێیەک هەر کارخانەك برێ ئەمنە خوێ پیشەسازی دەینم لە بۆ پیشەسازیمە بڕێ گازی پێدا دەکەن گازوایلی پێدا دەکەن لەبەرەوەی گازوایل کە بەناو هەر خوێیەکت داکرد بۆ نەکەی دەپڕژێت و کەوا شیاو نابێتن بە هیچ نەوعەک لە بۆ خۆراک نابێتن هەلەکەیان دیتیتەوە ئێستانەکە تقریبان 180 ڕێژگیری کراوەلەوەی کەوا خوێ پیشەسازینێت تەنها خوێ خۆراکی بێتن لێرانە تعبیعی بکەن و لە چیش بکەن و تەسلیمی هاوڵاتیان بکەن. خوێ یەکێک لە بەرهەمە خۆراکیەکان کە لە ماڵی هەر یەکێکمانە بوونی هەیە بەڵام چۆن بزانین ئەو خوێی کێمە بەکاری دێنی خوێیەکی تەواوە بۆ خواردن بەکاراتۆ چونکە خوێی تریشمان هەیە بۆ پیشەسازی لە ڕێگەی ئەم تاقیکردنەوە کە هەر یەکە لە ئێمە دەتوانێت لە ماڵەکانی خۆیدا ئەنجامی بدات دوو پەرداغ یا دوو گڵاس ئاو دێنین ئەمەی لای دەستە ڕاستم خوێیەکە کە بۆ بەرهەمە خۆراکیەکان بەکاردێنێت دوو کەوچک بەکاردێنی و لە هەمان کاتیشە ئەمەی دەستە چەپیشم خوێیەکە خوێی پیشەسازیە لەمەش دوو کەوچک بەکاردێنی ئێستا دێین تێکی دەدەین ئەگەر ئەوەی توایە و تەواو هیچ شتێکی نەما ئەوە ئەو خوێیە کە بۆ خۆراک ینی شیاوە بۆ خواردن دەتوانین بەکاری ئەگەر نیشت ئەوە ئەمە خوێیەکە بۆ پیشەسازی بەکارێ بەم شێوازە. بە جوان تێکی بدەیت. ئێستا بۆ چەند خولەکێک لی دەگەڕێ بزانین دەرئەنجامەکەی چی دەبێت. ئێستا دەرئەنجامەکەیمان بەم شێوەیە بوو ئەوەی کە بۆ خوێ خواردنە بەم شێوازەیە ئەوەشی کە پیشەسازیە و نیشتووە هێشتا نەتواوەتەوە بە تەواوەتی کەواتە ئەمە شیاو نییە بۆ خواردن تەنها بۆ بابەتی پیشەسازی دەتوانێت سوودی لێوە بگیرێت. کارگەکان بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی گرنگ و بەرچاویان هەیە لە ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان لەسەر و هەموو شێوە بەڕێوەبردن و سەرپەرشتیاری کارگەکان ئێستا لە هەرێمی کوردستان لەلایەن گەنجانی ناوخۆوە بەڕێوە دەبرێن. باسی ئەوم بۆ بکە لەم کارگە گەورەیە
ئەوانەی کە ئێرە بەڕێوە دەبن سەرپەرشتیارن چاودێرن چێن هەمووی ناوخۆییە یا کەسانی بیانیشتان تێدایە بەێ هەمووی ناوخۆی جیازەکانمان هەش جیازمان هەیە بەستە و تعبیان جیازەکانمان فتان سەد کوالێتیان بەرزە و کارمەندیشی زۆرمان هەیە کارمەندەکانیشمان هەموو ناوخۆیان هەمووی سنووری دەوروبەری ئەو کارگەیەنە یعنی مالیان نزیکە لەو کارگەیە چەند هەلی کارتان ڕەخساندۆ لێرە وڵی زۆر ئای سەد بە تایبەتی بۆ ناوخۆی چەند کەسیش دەکات لە کارگەکەیە بەس کرێکار 50 کرێکار ئێرە و ژۆرێ و 50 کرێکار باشە دەبینین ئامێروشتی لێ ئەمانە هەمووی ستافی ناوخۆی بەڕێوەی دەبن بەکاری دێنن بەێ هەمووی ستافی ناوخۆی من خۆم بەڕێویان دەبم دوو نەفەرشم لەگەڵ خۆم داناوە هەم فێری ئیشەکەیان دەکەم و هەم لەگەڵ منیش یارمەتیم لەدا ینی دەستا و دەست کاری خۆدان دەکات بەێ هەموو ڕۆژێ ساعت ئەفتی بیاندێن تا 12 دەست هەرەگرین نانەخۆین ساعتێک دەست پێ دەکەن تا 4 ئێوانە ئەگەر کاتی زیادە ئیش بکەن ئیزافەتان بە حسابە بەێ تەڵەبیمان زۆرە لە ڕۆژانێک خۆمان پێڕان ناگەین ساحب کارگەر دەرێکاکە ئیزافی بکەن ساعتی 5,000-6,000 دەمانتانێت بۆمان حساب دەکاو 2 ساعت 3 ساعت بەبێت توانە چەند توانەمانەبی ئەوەندە ئیزافیەکەش ئیش دەکەین بەهۆی بەرزی کوالێتی و گونجاوی نرخی بەرهەمە ناوخۆیەکان لە نێویشاندا بەرهەمی خوێ خواستێکی زۆری لەسرە لە ناوخۆی هەرێمی کوردستان و پارێزگاکانی عێراق. ئمە ڕۆژانە خوێ دەفرۆشین لە 10 تا 15 دەفرۆشین بۆ ناو هەولێر و دەوروپشتی هەولێر بۆ قەزاکان ناحیەکان بە جۆرەی تەڵەپش بۆ فرنەکان بۆ مەتامەکان بۆ کۆکاکان دەنێت دەفرۆشین بەڵێ تەلەبێکی زۆر باشی لەسەرە لەبەرەوەی خوێەکەمان خوێکی چاکدە تا ئیستا کەس گرێ لێ نەبووە خوێەکەش سەرەکەشی مناسبە لە چاو خوێی دەرەوە زۆر هەرزانە خوێکیشیم زۆر مەرغوب بوو لە فاشتوارە زۆر ناجێ دەچێت زۆر کەسایە حەزی بە بەرەمی ناوخۆیە لە جیاتی لەوەی خوێ لە دەرەوە بێ نازانێت چۆن دێت بە چنەوەک دەکات ئێرە گرانتیش دەوەستێت لەبەرەوە خەڵک تەلەبی زیاترە لە خوێی ناوخۆ باشترە. يا الله احنا كوكلاء في جنوب العراق طبعا بالنسبه للمهنة ئێمە وەک بریکارەکانی خوێ لە باشوور عێراق لێرە کار دەکەین خۆی کۆمپانیاکە پلەیەکە هەفتانە دێنە ئێرە و 5 بار هەڵگر خوێ دەبین بەرەو بەسڕا و پارێزگاکانی دیکەی عێراق ئەم خوێ ئێرە مادەیەکی خۆراکی پلەیەکە کارگەکانی هەرێمی کوردستان ژمارەیان لە باشووری وڵات زیاترە چونکە لە باشوور کارگە و پیشەسازی نییە هەموو کارگەکان داخراون هەر بۆیە لە باشوورەوە دێنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی مادەی خۆراکیمان دەست بکرد داواکاری زۆر لەسەر بەرهەمی ئێرە هەیە ئێمەش هەموو شتێک لە هەرێمی کوردستانەوە هاوردە دەکەین چونکە باشترین کارگەکان لێرەن. لەم کارگەیە تاقیگەی تایبەت بە پشکنینی بەرهەمەکان بوونی هەیە پێش ئەوەی بەرهەمەکان ڕەوانەی بازار بکرێن جارێکی تر بۆ دڵنیابوونەوە پشکنینی بۆ دەکرێت. ئێمە هەموو ڕۆژێک خوێەکانمان پشکنینی بۆ دەکەین دوو جۆر خوێ دەینین یەکێکیان یۆدی تێدا نیە یەکێکی تریشیان یۆدی تێدایە ئێمە قەترە یۆدمان هەیە لە هەردوو خوێیەکەی دەدەین دەبینین خوێیەکیان ڕەنگەی گۆڕاوە ڕەنگەی تقریبان مەیلە و ڕەش هەڵدەگەڕێ و خوێیەکیشان وەکو خۆیتی ڕەنگەی واتە ئەو خوێیان بۆ خواردن دەشێ و ئەو خوێشیان بۆ خواردن ناشێ ئێمە هەموو ڕۆژێک ئەو تاقیکردنەوەانە ئەو تێستانە دەیکەین بۆ خوێەکانمان بۆی دڵنیا بینەوە کە خوێیەکی کۆراچیە و خوێی کۆراچی نییە. تاقیگەی کۆنتترۆلی جۆری لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی بۆ بشکنینی بەرهەمە ناوخۆیەکان بە تایبەتی بەرهەمی خۆراکی لێرە دەڕێی کۆمەڵی ئامێر و تاقیگەیەوە
پشکنین دەکرێت ئێمە ژەمڕۆ هاتوونێتەم تاقیگەیە زین ڕێکارەکان چۆنە شێوازەکان چۆنە و ئەم بەرهەمەش کێنە ئەمانە لەگەڵ خۆمانە زین شێوازی پشکنینەکەی چۆنە سڵاو ڕێزکاک دیندار بخير بيت باشە حاڵەت بخير بيت مەمنوو سپاس بەرهەمێکی ناوخۆیمان هێنا و لێشێک لە کارگەکانە بله کوێیە دەمێ بزانم ینی لە بەشی تاقیەکە لای ئێوە چی ئیجرعاتێک لەگەڵ دەکەن بله بخير بين سرچاو طبعا بۆ هەر بەرهەمێکی خۆراکی کە دێتە تاقیگەکانی کۆنتترۆلی جۆری ئێمە یەکەم شت کە دێت داخل دەکرێت دەبێ بزانین جۆری بەرهەمەکە چییە اینجا کە دێت کۆدێکی دەدرێتێ ڕێککەوتی هاتنی بەرهەمەکە کۆدەکە دەخرێتە سەر سامپلەک باشە طبعا ئیسیمارەیەک پرێنت دەکرێت سەحب دەکرێت بۆ بەرهەمەکە ئیسیمارەکە لە مواسفاتی پێوانەی عراقی دەرچووە طبعا بۆ هەر خواردن بەرهەمێکی خۆراکیش مواسفاتێکی پێوانەی خاص هەیە لە ناو مواسفاتەکەدا ئەمە وەکو دەستورێکە یعنی وەکو قانونێکە لەسەری دەڕۆن لە ناو مواسفاتەکە جۆری بەرهەمەکە نووسرایە ساڵی دەرچوونی مواسفاتەکە مواسفاتی پێوانەیەکە هەموو شتەکان لە ناو هەموو تێستەکان لە ناو مواسفاتەکە باس کراوە ئێمە تێستەکان لە ناو مواسفاتەکە دەردەینین و ستاندارد لمیتەکەش ئەمە هەر بەرهەمێکی ناوخۆیمان هەبێ هەموو ڕێنمایەکان هەیە لە لای ئێوە وجودی هەیە هەر بەرهەمێکی ناوخۆی خۆراکی بێت مواسفاتی بۆ نەبیت ناتوانانی تێستی بۆ بکەین لەبەرەوەی ئێمە لەسەر بنچینەی لەسەر ئەساسی مواسفاتەکە تێستەکان دەکەین و بڕیار لە باشی و خراپی بەرهەمەکە دەدەین ناتوانانی چونستانداردا ڕێنمای بە پێی ستانداردە طبعا مەسەرەن بۆ نمونە ئێستاوە سامپلێکی خوێ هاتوۆتە تاقیەکانی کۆنتترۆلی جۆری ئێمە ئیسیمارەی خوێ بۆ سەحب دەکەین هەر لە مواسفاتەکەش باس کراوە هەر لە مواسفاتەکە ئیسیمارەی خوێ بۆ دەردێنین کۆدێکی دەدرێتێ ڕێککەوتی هاتنی بەرهەمەکە ئەو تێستانەی کە پێویستن بۆ بەرهەمەکە بکرێن مەسەرەن بۆ ئەم بەرهەمە خوێە هەندێک تێستی کیمیاوی هەیە و فیزیاوی هەیە ئێمە تێستی کیمیایەکان هەر لە مواسفاتەکە دەرهاتووە بۆ نمونە با بڵێن نسبەی یۆد لە خوێی زۆر میلیمە زۆر گرینگە لەبەرەوەی پەیوەندی بە تەندروستی کۆمەلگاوە هەیە بۆی دانراوە کە نابێ لە 50 میلیغرام کەمتر بێ و لە 80 زیاتر بێت ئێمە لێرە کە لە ئیسیمارەکە تەزبیتی دەکەین ستاندەر لمتەکە دەنووسین ریزالتەکە دەیکەین ئەگەر بە پێی ئەو ڕێنجە بوو ئەوە بڕیار دەدەین پاسە یان فێڵدا ئەگەر بە پێی ئەو لمتە نەبوو بڕیاردانەکە نەگونجاو دادەندێت چاودێریکردن و پشکنینی بەرهەمە ناوخۆیەکان لە ڕێگای تاقیگەی نیشتیمانیەوە بۆ دڵنیابوونەوە لە بەرزی ئاستی کوالەتی بەرهەمە ناوخۆیەکان پشکنین بۆ بەرهەمەکان بە تایبەتی بەرهەمە خۆراکیەکان دەکرێت لە ڕێگای وەزارەتی بازرگانی و پیشەسازیەوە تاقیگەیەکی سەرەکیە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی بۆ پشکنینی بەرهەمە ناوخۆیەکان بە تایبەتی بەرهەمی ناوخۆیی دەمێ بزانم ئەو ڕێکارانە چییە کە لەم تاقیگەی ئەنجام دەدرێت بۆ بەرهەمێکی ناوخۆیی بەڵێ ئەمە سەرەتا لیژنەمان هەیە لیژنەی کەشفی کارگەکانمان هەیە سێ مانگزارێک بە بڕیاری جەنابی بەڕێوەبەری گشتی نوێ دەبتەوە سێ مانگەیە ئەو سێمە ئەو لیژنێش ستافی شارەزایان تێدا شارەزانە لە مەسەلەی چۆنیەتی کەشفکردنی کارگەکان دەستن سەردانی کارەکان هەموو بەشەکانی کارگە بەسەر دەکەنەوە مەسەرەن بەشی کۆگایە بەشی بەرهەمهێنانە کۆگای مەخزەنە کە تاقیگەیە بزانن ڕێکارەکانی ناو کارگە چۆنیەتی فرۆشتن و وەرگرتنی سامپڵەکان چۆنیەتی ینی پرۆسەی کارگەکە بە شێوەی گشتی دوای لە کۆتاییدا سامپلی لێوەردەگرن نمونەی بەرهەمی لێوەردەگرن ئەوزە نمونەی بەرهەمەکە لەسەر هەیەلی بەرهەم هێنا وەردەگرن لەوەی بزان ئەو بەرهەمێک کە ئێستا بەرهەم دێتن یەکسەر وەری دەگرن و لە کۆگاژ وەری دەگرن ئێمە ئێستا خوێکمان هێنا بۆم تاقیگەیە بە پێی چ ڕێنماییەک چۆن پشکنینی بۆ دەکەن هەر مادەیەک مواسفاتێکی تایبەت بەخۆی هەیە
لە مواصفاتی عێراقی لەمان دەرسی ئەگەر مواصفاتی عێراقی نەبوو ئەو کاتە مواصفاتێکی وڵاتانی دراوسێ یان مواصفاتی WHO هەیە ئەو پەیڕەو دەکەین بەس بە زۆری مواصفاتی عێراقی ئێستا بۆ خوێ مواصفاتی 111مان هەیە ژمارەکەی 111 هەرچی ئەو شتانێک کە لەنا ئەو مواصفاتە هەیە دەبی لەسەر خوێیەکە جێبەجێ بکرێت. شکنینەکەی چەندی پێدەوێت؟ شکنینەکەی دێ وڵا خوێ لەوانەیە بە ڕۆژێک زیاتر یاڵە ناتیجەکەی دەردەچی چکە پشکنینەکانی زۆرە چەند پشکنینەکی هەیە سەرەکی بۆ نمونە پشکنینی ڕێژەی کلۆریدی سۆدیۆمی هەیە ڕێژەکەی کلۆریدی سۆدیۆم لە خوێی پێی دەنێ خوێی مائیدایان خوێی سەرمێس ئەوە 98 لە سەتاوی دەبی اینجا ڕتوبەی هەیە ڕێژە شەی هەیە و فاسەکی دیکەشی هەیە فاسی مادەی نەتواوە لە ئەو فاسەشی لە بۆ دەکەین خوێیەکە فلتەر دەکرێت هەندێک مادە هەیە ناتوێتەوە خاستن ئەو کێشەیەمان لە خوێی سەخەری هەیە خوێی ئەوەی لە چیا وەردەگیری خوێی دەریایی ئەو کێشەیە نییە. زۆر باشە کاک تارق ئەگەر ڕێژەیەک وەربگری ئەو بەرهەمە خۆراکیانی کە زیاتر دێنن لای ئێوە بە ڕێژەی سەدا چەند لە تاقیەکان ئێوە دەردەچن؟ بەخوای ڕێژەشی دیاری کراومان نییە با بڵێن چکەوەمان حساب نەکردێ بەڵام بەلایانی کەم سەر و 1970 لە ئەوانەی کارەکانی خۆممان دەردەچێت سەر. بەڕای جەنابتان ئەوەی کە باست کرد زۆربەی لە پشکنینەکان دەردەچێت بەرهەمی ناوخۆی بۆتان دەرکەوتووە کە ئێستا زۆر لەو بەرهەمانە باشترە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێت. بەڕای من وەکو ڕایەکی شەخسی خۆم بڵ ئەمن قەنەعاتی سەدم هەیە بەرهەمی خۆماڵی بەشێکی زۆری بەرهەمی خۆماڵی لە بەرهەمی زۆربەی وڵاتان باشترە کە دێتە ناو ئێرانە. هەر کاتێک کەرتی پیشەسازی بەهێز بوو توانرا بەشێک لە بەرهەمە خۆراکیەکان لە ناوخۆ پڕ بکرێتەوە دەبێتە جۆرێک لە دڵنیابوونەوە بۆ جێگیربوونی دۆخی ئابووری و ڕەخساندنی سەدان هەزار هەلی کار و ڕێگری لە چوونە دەرەوەی سەرمایە بۆ دەرەوەی وڵات. هەر بۆیە تەنها لە تەمەنی کابینەی نوێمدا کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستاندا گەشەسەندێکی باشی بەخۆیەوە بینیوە